خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ ئەو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین ئێستا و کەمێک لە بەر لە ئێستا لە کۆبنەوەی ئیدارەی دەوڵەت دەستی پێکرد کە لەوێ تاوچەی کۆمەڵێک بڕیار و یان کۆمەڵێک پێشنیازی دەربارەی هەرێمی کوردستانی شتێدا تاوتوێ دەکرێت. یەکێک لەوانە کە تا ئێستا لە جەدەل و گفتوگۆدایە پرسیالبژاردننی پەرلەمانی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە لە ئامادەکاریەکانی و سوورە لەسەرەوەی هەڵبژاردن لە ڕۆژ و کاتی دیاریکراوی خۆیدا ئەنجامدا. کۆمیسیۆنیش بە هەمان شێوەیە یەکێتی بەردەوامە لەسەر ئامادەکاریەکانی خۆی و هێز و لایەنە سیاسیەکانیش. جگە لە پارتی دموکراتی کوردستان ئامادەن پارتی دموکراتی کوردستان بە ئیتیزایی ئەوەیە کە هەڵبژاردنەکە دوا بخرێت یان لە کاتی خۆیدا نەکرێت. کۆمەڵێک مبڕری هەیە. یەکێتی چۆن دەتوانێت ئەو هەڵبژاردنە بکات لە کاتێکدا ئەگەر هاتوو بڕیاردرا هەڵبژاردن دوا بخرێت هەڵوێستی یەکێتی چی دەبێت بۆ ژیان و ژاری خەڵکی کوردستان کە لە ئێستادا مؤسسە یاساییەکان وەکو ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان و تا ڕادەیەکی زۆر و پەرلەمانی کوردستان هەڵوەشێنراوەتەوە ئەنجومەنی پارێزگاکانیە یەکێتی چۆن هەوڵ دەدات کە ئەم جان و گوزارانی خەڵک بڕاتەوە سەر ڕێگە ڕاستەکەی خۆی. هەرێمی کوردستان لە بەردەم کام مەترسیانەدا لە بەردەم کام ئاڵنگاریانەدایە ئەم شەو لەگەڵ بەڕێز عباس فەتەح هەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین. کە عباس زیمانەت بەخێر. سپاس بۆ دەرفەتە. پێمان لە پێش کۆنگرەوە پانۆراما دیدارمان نەبوو وانە؟ هەرکەم خۆم کەم بەشداریم کردو لە ڕاگەکەوتوبی ئەرکەکەت ئالۆز و قورسە و سەرکەوتوشی. کە عباس کۆبنەوەی ئیدارەی دەوڵەت هەیە پێت وایە چێتی بچێتە ژێرباری هیچ ڕێکەوتنێک بۆ دواخستنی هەڵبژاردن لەوە دەست بکەین. بەناوی خوای گەورە سڵاو لە خەڵکی کوردستان لە بەڕێستان لە هەموو بینێران. بێگومان ئەمەی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانە بڕیارێکی ئاشکرا و ڕوونەکە لە کۆبنەوە دوا کۆبنەوەی کۆمیتەی سەرکردایەتی ڕایگەیاندووە بۆ خەڵکی کوردستان کە یەکێتی بە هیچ شێوەیەک لەگەر دواخستنی هەڵبژاردن نییە و لەگەر ئەنجامدانی هەڵبژاردنە لە کاتی دیاریکراوی خۆی. ئەمە بڕیاری کۆمیتەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەگەر شتێک هەبێت لە دەرەوەی قودرەتی یەکێتی لە دەرەوەی قودرەتی دەسەڵاتی هەرێمی کوردستان بڕیارێک بدا ئەمە شتێکی ترە قسەی لێ دەکرێت. بەڵام وەک یەکێتی ئێمە خۆمان ئامادە کردووە لەگەر ڕۆژی هەڵبژاردنین لەگەر هەڵبژاردنین و نەک لەگەر هەڵبژاردنین خۆی ئەسل ئەمەیە لایەنێکی سیاسی نەبێ برێ لەگەر هەڵبژاردنیا لەگە هەڵبژاردنیم. ئەمە لە هەموو دەستوری دنیا دیاری کراوە و لە یاسای خۆمان لە پەرلەمانی کوردستان دیاری کراوە و لە دەستوری عێراق دیاری کراوە 4 سەرجارێک هەڵبژاردن دەکرێت. 4 سەرجارێک دەبێ هەڵبژاردن بکرێ. ینی ئەسل هیچ دەسەڵاتێک ڕێگەی پێنەدراوە کە ئەم هەڵبژاردنە دوا بخە. لە هەرێمی کوردستانی مە دەسەڵاتمان نەبووە دایم کێشە و گیر و گرفتی ئەم نێوان لایەنە سیاسیانە هەبووە. شتێکی عورفی هەبووە کە عورف بووە کە هیچ یاسا نەبووە کە دادگای فیدرالی ئەم عورفەشی هەروەشاندەوە کۆتایی پێێنە لە حالەتێک کە ناتوانرێت لە کاتی خۆی هەڵبژاردن بکرێ. مەسەلەن خولی یەکەم شەڕی ناوخۆ هەبووە، خولی دوم چەند مانگێک دواخراوە، خولی سێم ساڵێک دواخراوە. لكل حال دواخستن هەبووە ینی لە ئەوەکان وەکو عورفێکی لێ هاتووە کە پەرلەمانی کوردستان لەبەروەی دەستورمان نییە بەکۆی دەنجی نوێنەران ئەتوانێت ماوەیەک بۆی بگونجی هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت. ئەمە دادگای فیدرالی ئەمەش کۆتایی پێناوجاریش کە پەرلەمانی کوردستان ناتوانێت حالەتە بکە. پێویستە لێرە بەدواوە بە هەموو ڕێساوی یاسایەک یعنی دەستورمان هەبێ یان نا ئەمەی کە لە یاسای پەرلەمانی کوردستان ثابت کراوە لە یاسای هەڵبژاردننی ساڵی 92 پەرلەمانی کوردستان ثابت کراوە دەبێت 4 سەرجارێک لە کاتی خۆی هەڵبژاردن بکرێت. لەبەرەوە ئێستا خۆی زۆر دواکەوتووە کە زۆر دواکەوتووە پێویستە ینی ئەمە نییە ینی یەکێتی لەگەر دواخستنیان لەگەر دواخستن نییە پارتی لەگەر دواخستنیان لەگەر دواخستن نییە. ئەگەر نەیکەی بۆ دوای خین هۆکاری دواخستنەکەی چیە؟ خۆ لە کاتی خۆی لە ساڵی ڕابردوو قسە لەسەر مەدەکرا یەکێتی نیشتیمانی کوردستان لەگە من لە پەرلەمانی کوردستان بۆتم ئەو کاتە هیچ کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەر دواخستنی هەڵبژاردن نەبووە. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەر هەموو هێزەکانی کە کورسیان هەبوو لە پەرلەمانی کوردستان بە گۆڕان و بەنەوەی نوێ و بە یەکگرتو و بە کۆمەڵ و بە یەکێتیەوە پرۆژەمان هەبووە بۆ ئەوەی ئەم یاسایی کە لە بەردەستمانە بەڵام پارتیەڵێ ئەمە لەسەر یەکێتی وەستانمە یەکێتی نەیە کرد ئابەدەن شتیوان نەبووە ئامادە نەبوو چۆنە هیچ شتێکی لەم بابەتە نەبووە. ئەوەی کە هەبوو یەکشت بووە ئەم 5 لایەنە سیاسی سەرچیە پرۆژەیەکیان تەقدیم کردووە
پرۆژەکە پێویستی بە هەمواری هەندێک بڕگە و یاسا هەبووە پارتی ئەو کاتەش نەهاتۆتە ژێرباری ئەم پرۆژەیەوە خۆشی پرۆژەی نەبووە خۆشی پرۆژەی نەبووە لایەنە سیاسەکان داوایان کردو با پرۆژەکە هەموارکەین کاتیاندا تا خستیانە ئەم کاتێک کە هەموو خەڵکی کوردستان دەزانێت شەڕبۆکەس لەناو هۆڵی پەرلەمان دروست بوو لەسەر ئەم یاسایە ویسترا چ جۆرە کۆبوونەوە تێپەڕاندنێک بکرێ و چۆن کۆمسیۆن کارا بکرێتەوە کە بەداخەوە ئەمە دەستپێکی سەرەتای کێشە و گیر و گرفتەکان بوو لە هەرێمی کوردستان و هەم بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوی کە ئەم دۆخەی هەرێمی کوردستان ئەم ناکۆچیانە گەورە بکرێ بستە دەرەوەی هەرێمی کوردستان و دادگای فیدرالی ئەم بڕیارانە بدا لەبەرەوە قەت یەکێتی نەیگوتووە هەڵبژاردن دواخۆین گوتوویەتی هەمواری ئەم یاسایە بکەین پێویستە ئەمیش نەک یەکێتی بەتەنیا یەکێتی و هێزەکانی تری کوردستان واقعەکەیە لە هەرێمی کوردستان ئێمە دەبێت ئەم بابەتە یعنی نایشارینەوە من چەند جارتر لەوانە لێرە و لە کەناڵەکانی ترش قسەم کردووە ئەم یاسای پەرلەمان عێراق لەوەتەی دوای ئازادی عێراقەوە چەندین جار هەمواری ئەم یاسای خۆی هەڵبژاردنی کردووە خەڵکی کوردستان باشە زان مەسەڵەن جارە بووە هەڵبژاردنێکی یەک پارچەی کراوە هەڵبژاردن کراوە لە ئەساسی محافەزە هەڵبژاردن کراوە چەند بازنەیەک لە ئەساسی یەک محافەزە ئەمە هەموو گۆڕانکاری بۆ لە یاسایەکە و پەرلەمانی کوردستان کردوتی و هەڵبژاردن بەڵام لە کاتی خۆی کراوە بۆی ئەنی پەرلەمانی کوردستان نەتوانێت بۆ خەڵکی کوردستان بۆ حیزبەکانی کوردستان مافی ئەوەیان نەبێت لە ماوەی 30 ساڵی حکومڕانیدا جارێک هەمواری ئەم یاسایە بکەن توانیمانە چەند جار 5-6 جار هەمواری بڕگە و مادەیەک لە یاسایەکە بکەین بۆ سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان هەڵبژێردرێت لە دەروی پەرلەمان هەڵبژێردرێت بەم شێوەیە سەرۆکی هەرێم هەڵبژێردرێت بەم شێوەیە سەرۆکی هەرێم دابدرێت بەڵام ئەمەشتی شخصی بۆتن دەتوانم برێم لە ناو کۆی پرۆسەکەیە بەڵام داواڕەوایەکەی هەموو لایەنە سیاسەکان و یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕ ڕۆگەستا و بابی کەینە فرەبازنە بۆی هاوسەنگێک لە نوێنەرایەتی ناوچە جیاجەکان هەبێت و داواکاریەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆربەی لایەنە سیاسەکان هەبووە بە پێکهاتەکان لە هەموو ناوچە جیاجەکان نوێنەریان هەبێ و نوێنەری ڕاستەقینەی پێکهاتەکان بن بۆی قەت نەماگوتووە با پێکهاتە نوێنەری نەبێ قەت یەکێتی و ئەم داوایی کە لە بەغداش کراوە ئەمە قسەی یەکێتی بە هیچ شێوەیەک نەبووە بەڵام پێمان وا بووە بە کفری و کەلاریش و با سلێمانیش و بە هەولێر و دهۆکش نوێنەراتی لەم پێکاتانە بێ ئەمانە نوێنەری نێچەتی بن نەپارتی بن چونکە ئەم دوێزی سەرچینە ئەم دوێزە لەوانەیە بتوانن بە شێوەیەک لە شێوەکان بە حکوم ئەمانە بتوانن خەڵکێک دابنێن و بەناوی پێکاتە و سبینێکە وەک ئەوەی کە بینیمانە لە پەرلەمان من بۆ خۆم دووخولە لە پەرلەمانم هەمیان هاوڕێ من دۆست من خۆشم دەوێن ڕێز و تەقدیریان دەگرێم بەڵام لە هیچ مووقیفێک نەیانتوانی بێلایەن بن بۆی ئەم دۆخە بەم ڕۆژە نەگات یەک مووقیف لە یەک مووقیف کە کێشە دروست بووە لە نێوان کۆمەڵ و پارتی لە نێوان یەکگرت و پارتی بێ لە نێوان گۆڕانونەوەی نۆ پارتی بێ لە نێوان یەکێتی و پارتی بێ لە ناو هۆڵی پەرلەمان مەبەستم تاکە لە یەک مووقیف ئەمانە بێلایەنیان هەڵبژاردا کێشەکان گەورە نەدەبوو ئیلا خۆیان بەلایەکدا داوە کە پێی دەگوترێت پارتی دموکراتی کوردستان تەبیعیە خۆیان پێی دۆستی پارتی بێت تەبیعیە پارتی پێیان وابێ کە بە ئەسڵ ئەم کورسیانە هەم جەنابی مامزەلال پێشنیاری کردووە پێش هەموو کەسێک کەس ناتوانێت لە ئەوەی یەکێتی و جەنابی مامزەلال کەم کاتەوە کە ژماری کورسی بۆ پێکاتەکان لە هەردوو جار زیاد بوونەکەش یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مامزەلال بووە یەکەم خوێندنگەی کە کراوەتەوە هەولێرەش بۆ تروکمانەکان و تایبەتمەندی پێدانیان هەر جەنابی مامزەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەمانە دەبێت باس کرێت بەڵام ئەمڕۆکە بەرژەوەندیەکانیان لەوانەیە لەگەر دەسەڵات و وان لەوێ دەسەڵات بن پشتیوانیان دەکەن ئەمە حەقێک شەرعیە بۆ خۆیان لەگەر چێ نزیکن دۆستن بەڵام ئۆباری ئەم میلەتە و ئەم هەرێمە لە ئەستۆی ئەو کەسانەیە کە ناتوانن هاوسەنگی بپارێزن لەبەروەی هیچ هێزێک لە هەرێمی کوردستان لە حیزبە سیاسیەکان ناتوانن لە 50 پێک بێنن کە ناتوان 50 پێک بێنن پێگومان پێویستیان بە تەنسیق و تەفاهم هەیە لەگەر لایەنە سیاسەکانی تر بۆی هەنگاوێک بچینە پێشەوە کێشە لە وڵاتە دروست نەبێ بەڵام وان توانیویانە ئەم ڕقەمە تێپەڕێنن بۆی بێتە 50 مەسەلەن بۆ نمونە هەباڵێکی کۆمەڵی ئیسلامی کە ویستیان لای بدەن بە 50 ڕقەمەکەی گوان لایەنداوە کە ئەم یاسایە جارێکی تر ویستیان تێپەڕێنن بە 50 ڕقەمەکەی گوان پێچان هێناوە و ئەم شەڕ و ئاژاوە و شەڕە بۆکسەی لە ناو پەرلەمانیش لە ئاخر کاتەکانی کۆتایی پەرلەمانی کوردستان دروست بوو ئەگەر پشتیوانی وان نەبوایە و ئەگەر ئەوە نەبوایە پێگومانەدە بۆیە من لێرانە مەبەستەکەم بۆ یەکشتا بۆی هەموو پێکاتە خۆشەویست و بەڕێزەکانی ئەم کوردستانە باش بزانن یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو کەس زیاتر پشتیوانیانە و چۆن ئێمە سەدان ساڵە لە هەرێمی کوردستان لەم عێراقا
زوڵممان لێ دەکرێت ئەگەر ئێمە ئێستا کە هەمان شت دووبارە بکەینەوە بین زوڵم لەم پێکاتانە بکەین کەواتە فەرقمان بۆ لەگەڵوان بۆیە ئەمانە پێکاتەی ڕستنی ئەم وڵاتی ئێمەنا و حەقیان لەسەر ئەم وڵاتەیە و هیچ نابێت جیاوازیەکیان بکەین لە خزمەتگوزاری لەگەر کورد لەگەر هەر پێکاتەوەیەکی تر لە هەرێمی کوردستان و پێویستە ئەمەندە حەقەشیان زیاد بدەینێ ئەوانە بە حکمی ڕێژەکەیان یعنی کۆتایان بدەینێ بۆ ئەوی ئەوانش بتوانن بێن شەریک بن لە حکوومەتەکەمان لە پەرلەمانەکەمان لە ئەنجومەنی شارەوانی پێکاتەکان ئەموو ئەمانە لەگەرین بەڵام ئێمە نامانێ ئەمانە ئێمە وەکو هەموو زۆر جار ئەمە گوتراوە 11 بە 0 تۆ بچێ ناو یاریەکەوە دەست بە یاری بکەیت لەو گۆڕە هەست دەکەیت دۆڕاوی نەک دۆڕاوی میلەتەکەت دۆڕاوە لەبەروەی زۆر بابەتەیە خۆی هاوسەنجی هێز لە هەر دنیادا بۆ گرینگە ئێستا ئێمە نەبووتینە ئەم دەوڵەتە دیموکراسیە تەواو تێگەیشت و پێگەیشتووە کە لە دنیادا هەیە بۆی بزانین ینی سیستەمێکە بێ هیچ دەسەڵاتێک نتوانێت تەداخلی دەسەڵاتێک بکاتە تواخلی دادوەری بکات تەداخلی پەرلەمان بکات تەداخلی ئەم بەرنامەیە بکات کە بۆ حکومڕانی ئەم هەرێمەدانراوە کە ئەمەمان نییە زۆر جار هەیە بەڕاستی دەتوانی بە یاسایەک ئاراستەکار بگۆڕی ئەم وڵاتە تووشی کێشە و گیر و گرفتێک بکەیت کە کراوە بۆیە بە هیچ شێوەیەک بۆی ئەمە جارشکە بۆیە دەمەوێت تاکیدکەمەوە کە بەڕاستی پێکهاتەکان ئێمە بە هیچ شێوەیەک نەدژیانین و پشتیوانیانی لەگەریانین ئەسل ئەوەی ئێمە دەمانەوێت پێکهاتەکان هەر نوێنەری ڕاستەقینەی خودی پێکاتەکان بن وەلە لای پێکاتەکان و دەنجام پێ بدرێ بۆی هەر ڕقمێکیان مەسەڵەن ئێستاکە لە ڕقەمەکاندا لادراون بەڵام حل و چارەسەری تر هەیە بۆی ئەمانە بێنە ناو دەسەڵات و حکومڕانیەوە مەرز نییە تۆ 11کەیان بۆ زیاد بکەیەوە تر هەرێمی کوردستان پێم وایە هەر سەدەمدان پەرلەمان خۆی بەسە ینی بەڕاستیە باقیەکەی تر زیاد ئێستا سوودانی محەممەد شیع سوودانی و نێچیرفان بارزانی سەرۆکێرە کۆبوونەوەیان کردو جەخت لەوە کراوەتەوە کە مەسەلەن پەیوەندی نێوان هەرێم و بەغدا باش بێ بابەتێکی شاراوە لەوە هەیە کە ترسێک هەیە لای لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسەکانی تر کە نێچیرفان بارزانی مەرسومێکی تر بۆ دواخستنی هەڵبژاردن ئەمە هەڵوێستی یەکێتی چی دەبێ یەکێتی هیچ ڕێکەوتنێکی هەیە لەو بارەوە کە عەباس زارە لە پێشەوە هیچ ڕێکەوتنێکمان و ناشمان بێ ئەمە با تاکید بێ بۆ خەڵکی کوردستان نە ڕێکەوتنمانێ نە ڕێکەوتنمان دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارێکە داوێتی و هەموو خەڵکی کوردستان پێم وایە ئێستا کە من ئەو قسەیە بکەم بۆی بە شتێک حساب نەبێ بەڵام هەموو خەڵکی کوردستان بڕیار و پەیامەکانی جەنابی کاک باڵیان لە ئەوەوە تا ئاخردیوە ئەوەی دەیری ئەوە دەکات ئەوەی گوتۆتی ئەوەی جێبەجێ کردووە هیچ متەڕەدید نییە بە هیچ شێوەیەک لە هەر قسێک دەیکات جێبەجێ دەکات ئەمە یەک دوو جەنابی کاک باڵ لە کۆبنەوەی سەکرایەتی گوتی بنیست قسێک ناکەم کەینێ کۆی گشتی بوو لە کۆتاییەکەی من قسە دەکەم بە کۆی گشتی ئەم کۆمیتەی سەرکردایەتە ڕێیان لەگەر ئەوە بووە ئێمە بە هیچ شێوەیەک لەگەر دواخستنی هەڵبژاردنین بۆی بتوانین ئەم هەرێمەی ئێمە ئەگەر بەسەرتاندا سەپێنرا ئەمە پرسیارێکی ترە خۆی بەسەر سەپاندن پێم وایە هەروە ئاسان نییە کەسێک بتوانێت بە بەسەرماندا بسەپێنێ بەڵام ئێمە نبینێت سەبەبی هیچ زۆر ئاژاوەیەک بە تاکید لە هەرێمی کوردستان ئێمە کە دەشمانوێ هەڵبژاردن لە کات خۆی و پەرلەمان دروست بێتەوە دەمانێت ئاژاوەکان بەرەو کۆتایی بچن ئەمە یەک دووەم من ڕێزم هەیە ئێمە یاسامان هەیە لە وڵاتە ئەگەر یاساکاری پێدەکرێت سەرۆکی هەرێم ناتوانێت هەڵبژاردن دوا بخە هیچ زۆرە دەسەڵاتێک نەدراوەتە سەرێکی هەرێم نەک سەرۆکی هەرێم هیچ دەسەڵاتێک لە دنیا ناتوانێت هەڵبژاردن دوا بخە هیچ دەسەڵاتێک لە هەموو دنیا بڕۆن ئەمە لە دەستورەکان دیاریکراوە ئێستا ئێمە لە بەروی دەستورمانیە و لە بەروی پەرلەمانشمانیە ئۆتۆماتیک بگەڕێنەوە بۆ دەستوری عێراق دەستوری عێراق هیچ شتێکی دەسەڵاتی نەداوە بە کەس بۆی هەبە سەرۆکی هەرێم تەنها دەسەڵاتی ئەوەی هەیە کە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکە بە نووسراوێک ئاراستەی کۆمسیۆنی بک برێ فران ڕۆژ هەڵبژاردنە خۆتانی بۆ ئامادەکەن تەنها ئەمە دەسەڵاتی سەرۆکی هەرێم کاتەکە خۆی سەرۆکی هەرێم دیاری کرد خۆی مە دیاریمان نەکردووە سەرۆکی هەرێم دەرێ دەیمان دەی شەش هەڵبژاردن بکرێت باشە سەرچاو کۆمسیۆنی بەغدایە هیچ پەیوەندیەکی نە بە پارتی نە بە یەکێتی نە بە کەسەوە هەیە کۆمسیۆنێکە دیاری کراوە نوێنەری پارتی و یەکێتی و مولایەنێکی تێدا بووە باش کۆمسیۆن ئامادەکاری خۆی دەست پێکرد و هەموو هەنگاوەکانیشی ڕۆژ بە ڕۆژ دەبرێت و هاتووە تا ئێرە لەبەرەوە یعنی سەپاندن نازانم چیە ینی سەپاندن باشە ئەگەر دنیا لەگەر دیموکراسی نیە ئەگەر دنیای ئەوروپا ئەگەر عێراق ئەگەر ئەمە لەگەر دیموکراسی نیە عێراق بۆ لە کاتی خۆی هەڵبژاردن دەکات بۆ ئێمە لە کاتی خۆمان هەڵبژاردن نەکەین ئیتر ئەم وڵاتەی ئێمە خۆی ئەم ڕۆژەی ئێمە کە شەڕەکەمان لە ناو پەرلەمان دروست کرد لە پێناوی بە تۆبزی کاراکردنەوەی کۆمسیۆنێک بۆ سەپاندنی یاسا و بڕیارێک کە بە ئارەزوو دەسەڵات و ئەو دیزاینی کە خۆیان ئەمڕۆ قسەی دەکەن دیزاینیان بۆ چێشاوە و لە دوای ئەوەش ئەو ڕۆژەی کە لە
دادگای فیدرالی بڕیار دەرچوو بە هەرۆشانی پەرلەمانی کوردستان و یەکەمین فراکسۆن کە پارتی چوونە بەردەکە وتیان انتزامی پێ دەکەن هەڵوەشانی پەرلەمان هەڵوەشانەوەی پەرلەمان ئەمە خۆی دەبوو تێبگەین کە بەڕاستی ئەم کیانەی ئێمە ئەگەر پەلەی لێ نەکەین لە چارەسەرکردنی و دروستکردنەوەی و بە شێوەیەکی دیموکراسیانە پێم وایە وردە وردە بەرەو بچووک بوونەوەیەک کە ئێمە لە هەنگاوێک لە هەنگاوەکان بچووکمان کوڕێتەوە دەسەڵاتمان ئێمە لە زۆر ناوچەیتری دەرەوەی هەرێمی کوردستان هەبوو نەمانێشتووە و ئێستاکەش بە نەمانی ئەگەر تۆ پەرلەمانت نەبوو ئەنجومەنی پارێزگات نەبوو و حکوومەتەکەت خۆی ئەسل لە هەموو دنیا شێوەیەکی عورفیە یعنی کات دیاری نەکراوە بەڵام ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان لە 6 مانگ دەتوانی کاربڕێکەکە بێت لە دوای 6 مانگەکە نازانم کام حکوومەت و ئەوەیە ئێتوکە حکوومەت نەما پەرلەمان نەما هەمووی کاربڕێکەر بوو نەتوانی ئیش بکەین نەتوانی موچە بدەیە خەڵک تەنها ئیشەدەوە بێ پارەمان بدەنێ بیدا بەشی بکەیت ڕۆژێک دوا دەکەوێت ڕۆژێک پێش دەکەوێت خەڵک تووشی قەلەقی بۆ نازانێ مەعاشی کەی دێ ئەم مەعاشەی دێ نازانێت سەرفی بکە یا سەرفی نەکە مانجی داهات و دێ ئەو موچەیە یا نایە ئەو موچەیە باشە کاکە ئەمە من تێناگەم ینی ئەمە چێنە هۆکار ئەگەر ئێوە سوورن لەسەر هەڵبژاردن چۆن سندوق لە هەولێر و دۆکدانرێ ئەمڕۆ کاگاری یارسین کە دامی سەرکردایەتی پارتی و مەسوولقی چوارەڵێ کە ئەگەر هەڵبژاردن بکرێ ناتوانرێت سندوق لە هەولێر و دۆکدا بندرێت جارێ من ڕێز و حرمەتی زۆرم بۆ هاوڕێی بەڕێزم کە هاوپیشە بۆتین لە خولی سواری پەرلەمانی کوردستان کاگاری هەیە جارێ ئێمە سندوق دانانێن بۆ ئێمە مەسئول نین لە دانانی سندوق مشتووە ئێمە حیزبێکی کوردستانین لەم سەر بۆم سەری کوردستان مافی خۆمانە کە پروپاگەندەی هەڵبژاردن بکەین کە بە هەوادار و دەنگدەرەکانمان برین دەنگمان بدەنێ سندوق ئەمە کۆمسیۆن دایدەنێ ئەمە کۆمسیۆن مەسئولە لەوەی سندوق چۆن دادەنێ و چۆن دانانێت چێ ڕێگری دەکا و چێ ڕێگری ناکە و ئیجراعاتەکانی چییە ئەگەر من ڕێگریم لێ کرد سندوق دانێ سندوق دامنێ لەبەرەوە ئەوە ئێمە مەسئول نین لەوەی برین دەبێت ئیلا سندوق لەوێ دانێ یان سندوق دانێنێ ئێمە ئەوەی لەسەرمانە ئامادەین بۆ هەڵبژاردن جەنابی سەرۆکی هەرێم بڕیارێکی داوە کە هەڵبژاردن لە دەی 6 بکرێ ئێمە مولزیمین پێوەی کۆمسیۆری باڵای هەڵبژاردن ڕێکارەکانی هەنگاو بە هەنگاو بڕیوە ئێمە هەموو ڕێکارەکانی خۆمان ئامادە کردووە و بەردەوامین لە کاری خۆمان و لە دەی پێنجیش پروپاگەندی هەڵبژاردن دەست پێ دەکەین هیچ ساربوونەوەیەک نێ ئێوە بەردەوامن ئابەدەن ساربوونەوە پێم وایە جەنابەت یەک لە کاندیدانی ئینشەڵا سەرکەوتوش دەبی هیوای سەرکەوتنیش دەخوازم پێم وایە ڕەسمیشتان کرد ینی ئەو مەرحەلەیەشتان تێپەڕاندووە بۆی پۆستەرەکانیشتان بۆ ئامادە بکرێن لیکولی حالیەکێتی شەریک نابێت لە هیچ بڕیارێکی دواخستنی پەرلەمان ئەگەر شتێکی زۆر گەورەی زەبەلاح شتێکی سەپاند بەسەر ئەم هەرێمی کوردستانەیە بەڵام یەکێتی نەبووە هۆکاری ئەمەی دوا بخرێت تێدەگەی ئەمە یەکێتی بەدەر نابێت لە هەموو دنیا و لێرانە ئێمە بچین دنیا خراپ بکەین برین نابێت چۆن ئەم قرارەتان داوە ئەمە واقعەکە و دروست دەبێت چۆن ئیتر جار هەیە بارانێکی باش دەبارێ و لافاوەکە دروست دەبێت ئەمە لە دەسەڵاتی خوایە لە دەسەڵاتی کەسانیە و جارێ لافا و ئەوەیەک دروست دەبێت بەڵام ئەمەشیان لەبەرەوە بەڵام هەتا ئەم کاتە بەڵام قورسنیەوە چۆن کامیاب مەسەلەن ئەگەر بێت و بڕیارێکی وە بدرێت یەکێتی پێڕازی ئاسان نییە هیچ کەسێکم بڕیارە بدە و پێم وایە کەسێک نییە بتوانێت خۆی لەم کارە نادەستوری نایاساییە بدا لەم هەستەکەمەوە هەڵوێستێکی شاراوەتان هەیە بۆ ئەو کات بەتوندی دەریە بڕن نایڵێن جارێ ئێمە هەڵوێستەکانمان زۆر ئاشکراڕوونە دەرێن لەگەر هەڵبژاردنین لە کات خۆی بکرێ و لەگەر هیچ جۆرە دواخستنێک نین ئیترەوە چەندین جارە دوا بخرێ سەرۆکێرم 3 جار یا 4 جار بزانم وعدی دانا و جێبەجێ نەکراوە ئیتر من بم خۆ هەر خۆم جارێکتر بڕیارێککە دەرناکەمەوە من ئەگەس ینی هەموو ڕۆژە ئیمزایەک بکەی و جێبەجێ نەکرێ هۆکارێک دوای من تێناگەم ینی بۆ دوا بخرێ ینی زۆر ئێوە دیزاینێکتان بۆ کراوە لەلایەن ئێرانەوە و کە کورسی زۆری نەبێنن بۆیە پارتی ئەوە مەبەرەکەی من نازانم دیزاین ئێران بۆ ئێمەی دەکات من تێناگەم هەمومان ئەم قسەی پارتیە من پێم وانێ ئێمە دۆستتر بین لە پارتی لەگە ئێران من پێم وانێ ئێمە دۆستتر بین لە پارتی لەگە تورکیا من پێم وانێ ئێمە دۆستتر بین لە پارتی لەگە عێراقش تاو ئاستە ئەمە مێژووی ساڵانی 94 96 97 هەموو ئەو مێژوانە پێمان دەرێن ئەمان دۆستی پارتی زیاتر بوت ئەمە لەلایەکی تر ئێران ینی ئەگەر پیان وا بێت دیزاین پارتی خۆیان دەرێن ئێمە کورسی خۆمان دێنینەوە باش کە کورسی خۆیان دێنەوە بەتەمای چیکەنە بەتەمان کورسەکانی کەشەوە بەرن خۆ بەڕاستی چ شتێکیان کردووە ئەمەندە باش بێ ئینسان ئەوەندە لە خۆبایی بێ پێی وا بێ کورسیەکان و لەوانێ زیادیش بکەین موچەیە نەمانداوە خزمەتگوزاریە نەمان کردووە
هیچمان تەبانە بۆتین ئەنج ئەمە لەوانەیە بۆ بەشێک بۆ یەکێتیش ڕاست بێ یەکان دێتە سەری بەڵام بە بەشی دووەم تێ سەری ینی ئێمە سەرۆکی هەرێم نین ئێمە سەرۆکی حکوومەتیش نین پەرلەمانەکەش نەماوە ینی دەسەڵات یەکەم وانن بەڵام ئێمەش نەک شەریکی ئەم دەسەڵاتین ئێمەش خۆمان بە خاوەنی ئەم کیان و هەرێم و پەرلەمانە زانیوە خۆمان لە پێشەموو کەسێک زانین بەڵام ئەمری واقعی لە هەرێمی کوردستان دروست بووە و من تاکیدم لەوەی کە قەت یەکێتی نیشتیمانی کوردستان بیری لە دیزاینێک نەکردێتەوە بۆی کە بتوانین ئێمە بە فرتوفێر بەڕاستی یەکەم بین ئەمە یەک و قەتیش ئێمە لە هەموو ئەو ژمارە کارتانەی کە ئێستا پوچەڵ بۆتەوە لە بەغدا کە 400,000 هەموو خەڵکی کوردستان دەزانێت ژمارە زۆرەکانی لەکوێیە زۆر بچووک لە سلێمانیە یعنی هیچ ئەمەش دیزان بەڵام دەتوانن برێن ئەو دیزاینەی کێشرا بوو پێشتر یەکێتی پوچەڵی کردەوە بەس ئەمەدا ئەم دیزاینەی کێشرا بوو یەکێتی پوچەڵی کردەوە بەڵام تاکید بن لەوەی کە ئەگەر هەڵبژاردن نەکرێ هەرێمی کوردستان دەکەوێتە چ دۆخێکەوە ئەوەی کە زۆر پارتی دموکراتی کوردستان باسی قوارەیە کرد باسی هەڵۆشانەوەی قوارەیە کرد زۆر جار کە یەکێتی ڕۆ بەغدا بوو باسی ئەوەیە کرد کە ئەوانە تەخوینەکران بە عراقچێتی و بە جاشی عراق و ئەوانە ئەو وەختە هەرێمی کوردستان ڕوبەڕووی چی دەبێتەوە گەڕ بژاردن دوا بخرێ وەڵا خەڵکی کوردستان زۆر لەمە وشیارترە کە هەر کەسێکی سیاسیمان لە هەر حیزبێکی سیاسی پێم وایە جار هەیە بۆ مەسائلێکی پروپاگەندەی سیاسی یان پروپاگەندەی هەڵبژاردن یان بۆ قەنەعەتی ئەندامەکان باسی دەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو قسەی کە 10 سال پێش ئێستا کردوتی ئێمە هەم قسە دەکەین و ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حیزبەی کە لە سەرتاوە دامەزراوە باسی فیدرالی بۆ هەرێمی کوردستان و مافی چارەی خۆنووسین بۆ هەرێمی کوردستان و لە چوارچێوەی عێراقێکی دموکرات کردووە ئێستا شەر ئەومان داوا کردووە هیچ زیاترمان نەکردووە ئێمە باوەڕمان بۆیە لەم قۆناغات پێویستە لە چوارچێوەی عێراقێکی دیموکرات ئێمە مافی چارەی خۆنووسی خۆمان وەگرین بڕۆ کاکە ساڵی هەشتاکانش لێ دەوگەلی کوردستان هەر ئەم قسەی کردووە ئەمە یەک ئێمە نە عێراقمان تەراق داوە نە پاسەپۆرتی عێراقیمان سوتاندووە و نە دەبابەی عێراقیشمان هێناوە و نە پێمان وا بوو عێراق مفلیسە و نە پێمان وا بوو ئێمە دەبینە خاوەن داراییکی سربەخۆ لە وڵاتە نەقەناعەتوان وا بۆ دەتوانین ئەم نەوتە هەتا دنیاماوە بفرۆشتین و میلەتەکەمان خۆشبەخت بکەین وانە ئەو نەوتەی فرۆشتوشمانە توانیمانە میلەتەکەمان تووشی قەرزاری کەین نەک خۆشبەختی بکەین لەبەرەوە ئەگەر تۆمەتبارکردن ئاسان ئێستا من لێرە دەتوانم تۆ بە شتێک برێم تۆمەتبارت بکەم بەڵام ئایا ئەم خەڵکەی کە دەمانبینێ سیرمانەکە قەنەعەتی دێ بزانێت وایە تۆ ئەمە یەکەم بەرنامە نیە 100 بەرنامە پێشکەش کردووە ئیتر خەڵک قابلە تەقییمێک وەرسەنگانێکی لەسەر جەنابەت نەبێت کە ئاست و توانایەکانت چەندە و بیرکردنەوە چۆنەوە چۆن قسە دەکەین لەبەرەوە بەڕاستی من ڕێز و حرمەتێکی زۆرم هەیە بۆ ئەمەی کە باز لەمە بکرێت کە یەکێتی بەرەو عێراقا باشە ئێستا ئێمە مەمنونی و خواینە ڕۆژێ عێراق باشە بودجەکەی هەرێم بنێرێت و بۆی موچەخۆران چیتر لەسەر ئەم جادەیە تێدەگەی ڕەزیل نەبن ینی خانشینێک دەدینی تێدەگەی هەتا 200,000ەکەی وەرەگرێ ئارەقەی شین و مۆر دەکە ئەمیشی نادێنێ ئێستا کە عێراق دادگای فیدرالی هاتووە خۆگە پێمان وابێ هەندێک قرار هەیە دەری دەکات لە بەرژەوەندی ئێمە لە دژی ئەوە لە خۆدانی موچە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە پێی وایە دەری عێراق تو پێویستە بەشە بودجێ هەرێمی کوردستان بدەیت ئێمە بەشی خۆمانە نە عێراقش خێرمان پێ دەکا نە عێراق خێرمان پێ دەکا و نە مەحکەمەی فیدرالی لە بەخاتری ئەمە قەراری دەرکردووە و نە ئێمە دەبێ بچین پاڕێنەوە مافێکی میلەتەکەمانە لە عێراق مادام ئێمەش بەشێکین لەم عێراقە لەم هەرێمە پێویستە داهاتی ئەم عێراقە کۆ بکرێتەوە لە خەزێنەیەک ئەم بەسەر عێراقەکانش دابش بکرێت کە ئێمەش بەشێکین و پێویستە داهاتی ئەم هەرێمەش کۆ بکرێتەوە نەگەمە داهاتی هەرێم نەدەین و برین هەرمان دەنێ ئێمە برین بەسراتەوە پارەی حەقینەوتمان بدێ بەڵام ئێمە لێگەڕێی خۆمان بۆ خۆمان وەک پێم گوتی ئەمە لە هەموو دەوڵەتێکی فیدرال لە دنیادا ئەمە حەقێکی مەشروعە ینی هەموو هاوڵاتیەکی زاخۆ لەگەر هاوڵاتیەکی بەسرا یەک دەبێ مافی هەبێ و لەوێ شەو بۆیە داهاتەکەی دەبێت بۆ یەک خەزێنە بێ پێکەوە بە شێوەیەکی عادل و عەدالەت دابەش بکرێت بۆ لەبەرەوە من پێم وایە ئەم قسانە زانین چۆنە من ڕێز و حرمەتی زۆرم هەیە پێم وایە لە
تێکچوونی دیزاینێکە ئینسان جارێ ئینفعال پێ دەکات بۆی هەندێک قسە بکە کە خۆی لەناو ئەم دۆخەیە کە خۆی لەناو ئەم دۆخەیە تلاوەتەوە ئیتر نازانێ ئەمە لەگە خۆی تیرەکە ڕاست ئاراستی خۆی دەبێت کە هەرێمی کوردستان پەرلەمانی نەبێ وەکو جەنابەت گوتت تەنها بتوانێت پارە لە بەغداوە وەرگێ و بدابەشی کە هیچ خدەماتی پێ نەکرێ هیچ یاسای پێدەر نەکرێ هیچ نەتوانێت لە تەتویر و لە گەشە پێدانی و هەرێمە ڕۆڵ و کاریگەری هەبێ مەسەلەن چمانایەک بۆ قەوارە بۆ حکوومەتداری بۆ ئەو هەموو خەبات و خوێنە ئەمێنێتەوە کە عەباس من لە پێشەوە بابرێم یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەنجا هەموو ئەو هێزانەی کە بە لە تەمەنی لە ساڵی 91ەوە تا ئێرە لە حکومڕانی بۆتن کە پێم وایە بە بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتو و کۆمەڵ و گۆڕان و یەکێتی و پارتی و پێکاتەکان و هەموو بەشداریان حکومڕانانیان کردو هەرێکی لە مەرحەلەیەک ڕاستە ئێمە ئەوە دەنجی خەڵکە ئەمە هێزی خەڵکە ئێمە زۆری نەبووتین یان لە سەرەتای ئەم حکومەتەوە شەریکێکی یعنی بەهێزی ئەم حکومڕانە و بەڕێوەبەر بوتین ئەمە حالەتێکی نۆرمالە بەڵام کاکە ئێمە لە وڵاتەی ئێمە حکومەتمان هەبووە داهاتمان هەبووە ئەم هەموو پارەمان هەبووە واز لە مەعاش بێنە و مەعاش هەموو خەڵک دەزانێت من باعثکە دووبارە نەکەمەوە بۆی پێیان وابێ ئەمە عەتف خەڵک ڕادەکێشم ئێمە چەند ڕێگایەکمان هەیە ناتوانین تەواوی بکەین یعنی ڕێگای هەولێر کۆیە ڕێگای چوارقوڕنە دووکان ڕێگای کفری کەلار ڕێگای نازانم هەڵەبجا ئەم ڕێگایانی کە ڕۆژانە دەیان خەڵک لەبەر چاوی هەموو لایەکمانەوە توانن ئێمە نتوانین ڕێگا دروستکەین نتوانین تونێڵێک دروستکەین یعنی بەس خەریکی ئەوە بین لە هەندێک شار هەندێک زەوی باشەیە بەرژەوەدێکی باشی بۆ دروستکەین بتوانین سوود لەم زەویانە بۆ خۆمان بە جۆرێکی سەدقات وەرگرین و کۆمەڵە شوقە بکرێ پێمان وایە ئەمە خزمەتێکی خەڵکمان کردووە با بە کەس ناتوانێت ئەم شوقانە بکڕێت ئەمە خەڵکی فەقیر ناتوانێت بیکڕێت خەڵکی فەقیر شوقەی کرێچەکانی دەویست ئەمە بیسارە پێمان دروست نەکراوە هەمی بە کەلاوی لە هەموو شغالەکان ماوەتەوە بەڵام ئەمڕۆ سیر دەکەی سبێنەکە 25 قاتیەک بەرز بۆتەوە بۆ ئاسمان و بە 20 دەفتەر و 15 دەفتەر ئەمە چێ دەیکا و چێ دەیکڕێمە تێناگەم لەمە ئەمە تێناگەم ئەمە خزمەتگوزاری نییە کاکە خەڵک موچەی دەوێت حەقی شەرعی خۆیتی تەرفیع و عەلاوەی بدرێتێ نایدرێتێ حەقی شەرعی خۆیەتی کاکە پارەت نییە تەرفیع و عەلاوەی بدەی خۆ ئەم مامۆستایە بەڕێزە ئەم فەرمانبەرێ بەڕێزە ئەم کەسە پاش 20 ساڵ 10 ساڵە تەرفیع و عەلاوە دەڕاگرێتەوە کە تەقاوت دەبێ حەقێکی شەرعیە هەرنا تەرفیع و عەلاوەکەی بۆ بگەڕێنەوە ئەنجە تەقاوتی بکە ئەو ماپەشی لێمە خۆ ئەمەشی بۆ ناکرێت ئێمە نەمانتوانیوە ئێستا بڕۆ لە 180 مەکتەبەکانی کوردستان ئەو خوێندنگانی کوردستان خەریکە لە کار دەکەوێت بڕۆ زۆربەی نەخۆشخانەکان سیر دەکەی ناتوانێت تەئمیری کەینەوە خەریکە ینی سیر دەکەی بە خەستەخانە ناچێت بڕۆ هەموو خەستەخانەکان خەڵکی خۆبەخش کارمەند گرێبەست یعنی ئێمە 10 ساڵە نەماتوانیوە کەسێک دابمەزرێنین یعنی وردە وردە بە خۆبەخش خەڵک تەقاوتە بێ خەڵک دەڕوا خەڵک دەمرێ بەڵام ناتوانین خەڵکی نوێ دابنین ئەمە هەموو ئەمانە پێمان دەرێن هەموو ئەمانە بڕۆ مەسەلەن هێزی ناوخۆ باباسکەم من کات خۆی چکە پرۆژەکە من خاوەنیمە بۆ ئەوەم نووسیوە بۆ خانشینی هێزەکانی ناوخۆ ینی هێزەکانی ناوخۆ پارێزەرمانن شانازی بروسکە سوپاسنامە پیرۆزبایان دەکەین کە ئەمنیەتی ئەم وڵاتەمان بۆتە پارێزەر ئێخێرە ناتوانین ینی ئەم پرۆژەی هێزەکانی هێزەکانی ناوخۆ خانشینەکەیان بۆ چاکەین یعنی بڕۆ هێزی ناوخۆ هەمووی بیر لەوە دەکاتەوە کە من تەقاوتم 200,000 ئێستی سار پاسەوانیمان دەکات پارێزگاریمان دەکات هاوکارمانە پشتیوانمانە ئەمنیەتمان دەپارێزێ ناتوانین ئەمیان ئەی باشە حکومڕانی چیە تو ئێستا کە حکومەتی بەڕێکەرە ئەگەر ڕاستت دەوێت حکومەتی بەڕێکەر ناتوانێت بودجەی ئەمە 10 ملیۆن دلار سەرفکە بۆ فران ڕێگا بۆ فران پرۆژە بۆ فران پرۆژە حکومەتی بەڕێکەر ئەوەیە هەتاوەکو پەرلەمانەکە هەڵدەبژێدرێتەوە بودجەی هەرێمی کوردستان تەزدیق دەکرێت لە پەرلەمانی کوردستان بۆی دیاری دەکرێتەوە دەسەڵاتت چییە سەرفی بکەی ئەنجا دەبێت پارە سەرف بکە ئێستا زۆر ڕۆتین ئیمزایەک دەکرێت 10 ملیۆن دلار بۆوێ 20 بۆوێ 30 بۆوێ کە بەڕاستی ئەمانە عەدالەتشی تێدا لە نێوان ناوچەکان ئەبەدەن تێدانێت چکە هەموو لە بەرچاوی خۆمان دەبیندرێ کاکە لەوانەیە 100 پرۆژە ئیمزا ئەوها ئیمزای لەسەر درابێ بۆ ئەم سنووری سلێمانیە بەڵێ ئەی خەڵک دەری ئەوە ئای دەبێت خان چا دەبێ وڵا ئەوە جادەکەی هەولێر کۆی دەکرێت وڵا ئەوە دەرن جادەی کفری کەلار تاوا دەبێت جادەی 100 مەتری سلێمانی تاوا دەبێت ئەوە نازانم بینایەکان وا دەکرێت بەڵامە میزە وڵا لەسەر پرۆژەی لەسەر بودجەی داهاتی سلێمانی داهاتی سلێمانی بەشێکی بۆ موچە تەرخان دەکرێت داهاتی سلێمانی ئەم هەموو خزمەتگوزاری پێ بکرێت دوو گومرجی هەیە بە دوو گومرگەکە نیوێ ئیبراهیم خەلیلی نییە داهات داهاتی ناوخۆ خەڵک کە تو موچەی نەدەی ئێپاری ئاو کارەبات بۆ بداتێ خۆی تو لە کاتێکا قەزەری بی لێسێنی ئاوی لێسێنی کارەبای لێسێنی خۆی حەقا خەڵک بیدا زەریبا قانونە دەبێ بدرێ ئاو دەبێ بدرێ کارەبا بدرێ بەڵام لە چ کاتێک تو مافەقەی خۆی پێ بدا ئەنجا دەبێت ئەویش ئەو ئەرکەی لەسەر شانێتی جێبەجێ بکە
تو ئەمەی نەدی و ئەمەی پێکەواتە داهاتەکە لاوەز دەبێ و ناتوانانی ئەم ڕێگا و بانێ بکەیت. ئەدی ئەم داهاتی هەموو زۆر و زەوەندەی ئەم وڵاتەی ئێمە لە باج و زەریبە و لە هەرێمی کوردستان ئێمە داوای حەقێک دەکەین دەرین بە لە نەوتی بەسرا بەشی هەرێمی کوردستان بدرێت. ئەی بۆ ئەدی لە گومژی برایم خەلیل بەشی مەسەلەن پێنجوین نەدرێت بۆ بەشی هەڵەبجە نەدرێت کاکە هەڵەبجە یعنی کە هەڵەبجە بە هەموو لایەکمان هەنمان مزایدە کردو ئەو دەرێ من کردمە پارێزگا و دەرێ من کردمە پارێزگا ئێدە باشە هەر کەسە بەقەدەر مزایدەکەی خۆمان بەس باوەندەی بۆ بکەین کە ئەم شارەمان هەیە کە بۆتە نمونەیەک لە دنیا کە هەموو هێرۆشیما چۆن شاناز بێ دەکەن ئێمەش ئەمە یەکە لە ئەم دۆخە ینی حەزینەی کە بەسە هەرێمەکەمانات ئێدە بە ئاوادانی بکەینەوە ئێ لەبەرەوە ئەم حکوومەت و پەرلەمانی کوردستانە چۆن خەڵک متمانی پێ هەبێ چۆن خەڵک متمانە بەم هەموو ناحقی و نەعەدالەتی تۆ ئەوە هەبوو ئاوا بوو ئەگەر ئەگە هەر نەژمێنێ ئەجا نامینان چییە؟ خۆ ئێستا نەماوە بەڕاستی ئێستا کە کا ئەممانە ئەنجومەنی وەزیران کۆ بۆ بڕیاریدا وڵای بەتەمای زەویدا بەشکەی نازانم دەیکیانە ئەنجومەنی وەزیران وڵا باسی تاوتوێ موچەی کرد ئیشەڵا لە حکوومەتی عێراقەوە بێدا بەشی دەکەیت کاکە ئەمە حکومڕانیم ئێستا بگەڕێنەوە ساڵی 92 سێ و چوار حکوومەتێکی زۆر بەهێزترمان هەبوو لە ئێستا زۆر لە ئێستا نیشتیمانی تر بوو وەڵای هێزی پێشمەرگەمان لە 94 لە پێش شەڕی ناوخۆ زۆر نیشتیمانی تر بوو هێزێکی یەکگرتووی جوان بوون خەریک دەبوو دروست بێ لەبەرەوە بەداخەوە ئێمە هەر شتێک برێ دێتەوە سەر ئەوەی کە دەبێ برێ یەکێتی و پارتی بۆ چکە ئەوانە خاوەنی هێزن خاوەنی زۆنن خاوەنی حکومڕانینە بەڵام ئەمە خەڵکی کوردستان بە ینی واقعەکە بۆ خۆی ئەدینێ دەدینێ ئێستا چ سەبەبێکەیە بۆی هەڵبژانی پەرلەمانی کوردستان دوا بخەین هۆکار چییە؟ هۆکار قسەیەک دروست کراوە دیزایانی بۆ کراوە یەکێتی سەرکەوێ ئێدام دیزایانی بۆ کراوە 32 ساڵە دیزاین کراوە تو سەرکەوی دەلێک ڕێبازارێکش ئەو سەرکەوی بزانین یەکێتی دەتوانێت خزمەتی خەڵکی کوردستان بکە بەڵام کام دیزاین ئەو دیزانەی کە بەوە هەم دروست کراوە بۆ کە لە پەرلەمانی کوردستان بڕیار دەرەچێ شتێکە لە بەرژۆنی دەرێ وڵام محکمەش چاکە بەڵام کە خراپ دەرەچێ وڵاوە دەست لە محکمەی فیدرالی ئەمە دەستی ئێرای تێدا دەستی تورکیا تێدا دەستی نازانم ئەمەی تێدا کاکە ئێمە پێویستمان بۆیە دۆستی تورکیا بین دۆستی ئێران بین دۆستی عێراقش بین دۆستی سووریاش بین و پێویستمان بەوەیە بەڕاستی هاوسەنگی پارێزین لە بینی دەوڵەتانی ئەوروپا ئەمریکا و ئێران و هەم ئەو شتانە ئێمە نەتەوەیەکین لێرانە کیانێکمان بۆ دروست بووە کیانێکی بەڕاستی دەتوانم زۆر بەهێز بووین لە ڕووی مالی لە ڕووی ئیداری لە ڕووی سنوورەوە هاتووین بەهۆی ئەم ناکۆچی و قسە و قسەرۆکانە بچووکمان کردوتەوە بەڕاستی نەمیلەتەکەمان سوودی وەگرتووە نەبوو خۆشمان گەورە بۆتین و ئەگە ئەم هەرێمە چەندی گەورە بێ ئەمەی کە ئێستا لە دەسەڵاتنوان گەورە دەبن و هەچەندی بتوانین ئەم داهاتی هەرێمی کوردستان لە خزمەتی خەڵکی کوردستان بەکار خۆشەویستی خەڵکی کوردستان بۆ خۆمان ڕادەکێشین و هەرچەندی ئێمە لەگەر یەکتری تەبابین خەڵک زیاتر ئێمەی پێگەورێ و ڕێزمان دەگرێت ئەوە قسەکە مەبەستمەوەی بە تایبەتی بۆی بینی یەکێتی و پارتی ینی کەسمان لە کەسمان گەورەتر نین یەکێتی نەکەمی کردووە نەدرەنگ هاتووە و هەموو خەڵکی کوردستان و هەموو ئەو جیلەش دەزانێت کە ئەوە یەکێتی لە دروستبوونیەوە چ شۆڕشێک بووە چۆن بەرگاری بۆتەوە چۆن لە ڕاپەڕین دەورە هەرە سەرێکیەکەی هەو بووە و لە پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم کابینە دەوری چ بووە و لە ئاشتی هەموو ئەو هێزە معارەزانەی هەبووە و هەموو ئەو حیزبانی کە لە دەرەوە یەکێتی پارتی بۆتن چەند دەستی ئاشتی ڕاکێشاوە بۆی ئەم دۆخە بەم جۆرە نەگا و جەنابی مام جەلال لە ڕێکەوتنامەی استراتیجی چۆن هاتە پێشەوە چۆن خۆی بە سەیارەکەی و سولفی لێدا چووە سەری ڕەش و چووە لای کاک مەسعود بۆی کە ئەم دۆخە بەڕاستی و لە ئەوروپاوە گەڕایەوە چوو لای کاک مەسعود بۆی دۆخەکە ئارام بێتەوە باش 8 سال ڕێکەوتنامەی استراتیجی بەڕاستی دەتوانم برێم خەڵکی کوردستان 8 ساری ئارام 8 ساری سوودمەند 8 سال بوو کە بەڕاستی ئەم وڵاتە هەنگاوەکانی بەرەو پێشکەوتن بووە ینی و لە هەموو مێژووی حکومڕانیش 2 ساڵ یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتەکەی سەرۆکی ئەو حکوومەتەی وەرگرتووە وەرە سەیری ئەم سوودانەکە کە بەڕاستی بۆ خەڵک کراوە بە سولفەی ئاقار و زەواج و بە سولفەی کە سوکاری شەید و بە سولفەی زراعی و بە سولفەی قەرزی بچووک و تواناسازی و نازانم ئیلا زیادکردنی موچەی شەید و ئەنفال و دەرماڵەیش تایبەت و بە خێوکەر و نازانم چی زەوی دابشکردن و مساتەحا نازانم و بەرهێنان زۆر شت باشە یعنی پێ وایە خەڵکی کوردستان ئەم شتای لەبیست خۆ هەر بەداهاتی ئەم حکوومەتە بووە هەر لە سەردەمی لەم هەرێمی کوردستانە بووە بۆ ئێستاکەش پێکەوە نەبین لە جیاتی ئەوەی ئێستا من بۆ خۆم بەش بە حالی خۆم قەت باوەڕم بەوە نەبووە قسە لەسەر بەرامبەر لەسەر لایەنیشکەم چکە هەمومان کوردین هەمومان پێمان وایە لە نێتی خەڵکێک کە بۆتە پارتی
ینی بۆ ئەو بۆتە پارتی لە ڕێی پارتی و خزمەتی نیشتیمانەکەی خەڵکێک بۆتە شعی بە هەمان شێوە خەڵکێک بۆ ئێستاکە لەوانەیە زۆر هەندێک خەڵک پێیان بۆی شعی بێ وڵا هەر باوەڕی بە ئیسلامیە بە عەکسەوە ئەو بۆتە حیزبێکی کوردی لە قۆناغی خۆی بۆی نیشتیمانەکەی ئازادکە نەک بۆ بابەتێشتر ئەمە بۆ یەکێتی بۆ لایەنە ئیسلامیەکان ژانی خۆ من پێم وانە ینی ئەمان زیاتر ینی لایەنی خزمەتی نیشتیمانی بگۆڕنەوە بەلایەنشت هەمومان کە خەڵکێک ئەبێت بە ئەندام تواز لە قیادە بێنە بۆ ئەمە لەگەر ئەم لایەنە دەبێت بۆی خزمەتی نیشتیمانەکەیکە ینی بۆ هیچ شتێشتر نییە ئێکە تێبگەین لە ئەساسا بۆ خزمەتی نیشتیمانیە بۆ خزمەتی چەند کەسێکە ئێکابرە واز دێنێ پێی وایە ئەم وڵاتە بێئومێد دەبێت بڕۆ مقابلەکانی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن من بۆ خۆم زۆر زار گوێیان دەگرم بەڕاستی خەڵک بێئومێدە لێمان بێئومێد بۆ لەوەی سیر دەکا دامەزراندن نەبینێ خزمەت گوزاری نەمینێ موچە نەمینێ دەرماڵە نەمینێ ڕۆژە نەکرێ بەڵام ئیتر کەموچە نایە هەمووی دەرێ من نیم کەموچە دی هەمووی دەرێ من کردم ئەجاکە لە سەرەوەی هەڵبژاردن بکەین یان نەکەین وەڵام من ئەمڕۆ برێ من هەڵبژاردن ناکەم وەڵا با من مشکلەمەوەیە پێکاتە بۆ پێک ناکەن بابە ئەمە محکەمەیەکی عێراقە پێکاتەکان دەتوانن چەند داوایەک تەسجیل کردن برێن دادگای فدراڵی غەدر لێمە نەکردووە باواری چەند داوایەک تەقدیم بکەن و ئەگەر ئەوەندە خەمی پێکاتەشمانە فەرمو بایەچێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و هەر هێزێکەگە خەمیەتی لەو بەشە حەسەی خۆی هەیەتی بەشێک بە پێکاتە بدات پێکاتەکان کاندیدی بۆ دانێ با چۆن بە 200 دەنگ و 500 دەنگ دەری دەسوێنێ با لێش دەریسوێنێ ئەگەر ئەمەندە خەبی ئەگەر ڕاستەقینێ ئەمە هەمومان چارەسەری ئەم کێشانە زۆر ئاسانە ینی ئەمە خەمە باشە لە پەرلەمان ئەگەروان سێیان دەرچوو چواریان دەرچوو پێنجیان دەرچوو ئەمە وەزیر 20 وەزیرمان نیە با 5 وەزیریان دەینێوان ئەگەر ئەوەندە پێمان دڵسۆزن با 20 مدیر عامیان بدەینێ با مدیر ناحیەیان بدەینێ با خۆمانە ینی کەسێک نین لێ ئێمە جیابن ینی بەڕاستی من مەسەرەن من بۆ خۆم لە کۆیە دەژێم وەڵا قەت فەرق و جیاوازیەکمان نەبووە لە بینی ئیسلام و مەسیحی لە کۆیە بۆ تازیەک بۆ خۆشیەک بۆ ناخۆشیەک بۆ سەردانیەک ینی کەس ئەزنانکە بەڕاستی ینی ئەمە بەڕاستی خەریکە خۆمان لە یەکتری جیابووینەوە سیلاحمانەوەندە لە بینی یەکتری دروست کردووە دۆست و لە ئەنگلی یەکتریمانەمە دەکرۆتە دژ یەکتری دەمانوێت وردە ئەم پێکاتانە ژوا لێ بکەین ینی ئەمانە شوێرکەین ئەمانە ڕقیان لە کورد بێتەوە لە کوردستان بێتەوە لە یەکێتی بێتەوە لە پارتی بێتەوە لە خۆشیان بێتەوە لە نوێنەی دژیان بێتەوە بەڕاستی نەهجێکی زۆر سەقەت لە وڵاتی ئێمە بڕێوە دەچێت هیوادارم ئەم دانیشتنی ئەمڕۆ دانیشتێک بێ لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ نەک لە پێناوی بەرژەوەندی حیزبێکی کوردستان یان لە پێناوی بەرژەوەندی وڵاتێک کە بەرژەوەندی لەم بابەتە هەیە دواخستنی چیتری پەرلەمانی کوردستان چێ زۆر دێنێ چێ سەرەکەوێ مشکلەم نییە و پێگنهێنانەوەی حکوومەتێکی نوێ لە هەرێمی کوردستان من پێم وایە زۆر قسە دەکرێمە خەتەر لە سەهارێم دروستە خەتەر چییە خۆت کە حکوومەت نەما خەتەرە ینی تو حکوومەت نەما محافظەی وەکو بەسرا و محافظەی سلێمانی هەولێر دووە تۆ حکوومەتێک کە نەتوانێت خزمەت گوزاری بکە نەتوانێت پێک بێ نەتوانێت هەڵبژاردن و معاشەکەشی لە بەغداوە بەڕاستی هیوادارم ئێستاش نەچوە بچێ ئەمە لە پێش هەموو کەس لەوانەیە کاک مەسعود دەتوانم برێم لە قیادە سیاسەکان لە هەموو قیادە سیاسەکان بە تەمەنترە دەتوانێت ئێستاش خۆی لە جیاتیەوەی بێتە ناو مەعادلەیەکی حیزبایەتی بێتە ناو مەعادلەی چارەسەری ناخۆشی حیزبەکان من پێم وایە دەیتوانی پێم وایە چارەسەر بدۆزێتەوە و پێم وایە کاک باڤڵ زۆر ئاسانە لە پێناوی بەرژەوەندی نیشتیمانی لەم ڕۆژەوەی کە سەرۆکە هەموو قسەکانی کورد و کوردستان کورد و کوردستانە من پێم وایە شتێک بزانێ لە بەرژەوەندی کورد و کوردستانە من پێم وایە دەیکا بەڵام چیتر یەکێتی نیشتیمانی کوردستانش ناکاتە قوربانی بۆ هەندێک کەس پێیان وابێ هەر دەیقەی ناکە درعادز بوون دروست نەبێ حەقی خۆم دەوێ حەقی کەس ناخۆ ئەوان کاک عەباس ئەگەر بەو شێوێ بڕواک و جەنابەت گوتت کە جاگەر وابێ بەو شێوێت تۆ بەو هەموو معاناتەی کە باست کرد لە چەند ساڵی ڕابردوودا و هەڵبژاردنیش نەکرێ و پەرلەمانیش بەو حاڵە و ڕەنگە کەسێکیش بڕوا داوا لەسەر حکوومەتی تەسریف ئەعمالە تۆمارکە و کاربەڕێکەرە بەڕێک تۆمارکە حکوومەتەش نەمێنێ ئەو وەختە ینی بەڵێ چێ ینی ئەو وەختی بابەتێ بەداخەوە ینی ئەم وڵاتەی خۆمان بەدەستی خۆمان ینی ئاگریمان بۆ کردوتۆ تێبردن بیسووتێنن هەنی لە دوژمنان زیاتر باوەڕکە نەکەوە دوژمنتە بەڵام ئەوە خۆمانین دێین
ئەم حکومەتە ناهێرین ئەم پەرلەمانە ناهێرین کە ئەمە بەدری دوژمنەکانتە دوژمن بۆ بێ خۆی ماندیکە بۆ بێ مەسرەفر لێکە بۆ بێ نازام جاسوس و خەبیر و مخابراتە داخیلکە و مەسرفی لێ بکە بۆی کە وردە وردە ئەم وڵات خۆمان وادەکەین ئێ خۆمانە پەرلەمانمان نێژ ئێ خۆمانە حکوومەتەکەشمان کاربڕێکەرەمە چەند ساڵەوە نزیشی بۆ 2 ساڵ ینی کاربڕێکەر 2 سال نەبووە لە هەموو دنیادا کە توی انتخابات ناکەی ئەوە انتخابات ئەشکالێکی هەیە کاکە خۆ کە وشەی دواخستن خۆ دەرە ماگێک و 2 مانگ دوا بخرێ ئەگەر ئاشتی و تەبایی نێوان لایەنە سیاسیەکان بە ماگێک 2 مانگ چارەسەرەکرێ بەش بە حالی من ئەمەندە میم نییە ئەمەندە میم نییە ماگێکە بە مانجی کاکە شەژنێ بە حەوت بێ حەوت بێ بە هەژ بێ ئەمەدە کێشە دروست ناکە پیان وابێ یەکێتی بۆ ئەمەندە پێداگرێت شەژ نابێ حەوت بێ کاکە ئەمە بابەتێکمانەیە دەبێ و خەڵکی کوردستان لە ڕووی قانونی بزانین ئەم کۆمسیۆنی بەڵێ عێراقا کۆتای پێ خۆی لە حەوتی یەک کۆتایی پێات بوو بە دەستور نابێن درێژکرێتەوە بەڵام لە پەرلەمان هەموارێکیان بڕگەی کراوە کە بۆ یەک جار بۆ حالەتی زەرور دەتوانی ماوەکەی درێژکەیەوە ئەم زەخ حالەتە زەرورەت چ بوو بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ماوەکەیان کردە هەفتی حرف 6 مانجا درێژکردەوە ئێستا ناتوانێت جارێککە درێژیکەینەوە ئەم کۆمسیۆن هیچ دەرچێکی ناتوانێت درێژیکەینەوە هیچ دەرچەیەک نیە ئەمە دەستورە عێراق دەوڵەتە وڵاتە ئەمە نییە بە ئارزوی خۆمان خەتێک بنووسین و بچین لە پەرلەمان دەنجی لەسەر بدەین و دەی قەینا ئەم ڕۆژە ئەم ڕۆژە ئەمە یاسایە ئەوە کە تو نەتوانی بەڕاستی لە دەی 6 بیکەی هەر مانگەی تاخیرکەی ئەم کۆمسیۆنە کۆتایی دێ ئەیکە کۆمسیۆن کۆتایی هات باشە فەرمودەی هەتاوەکو ئەو هەموو پێکاتەی لە عێراق ڕێجیازیان هێوانە شیعە سوننە کورد هەتاوەکو کۆمسیۆنێک پێک دێنەوە با خەڵکی کوردستان بدە دەبێت چەند مانگی بێ خۆ مانگێکی دەوێت خۆ دوی دەوێت بە ساڵێکیش کاکە ئەوە دامنە 2 مانکە بەسە تا ئەم کۆمسیۆنیان پێکەنە ئەنجا دەی جەنابی سەرۆکی هەرێم دەبێت برێ ئەمە دەمانێت هەڵبژاردن بکەین خۆ ئەمە ئەم ڕۆگوتی سەلام عەلەیکم نای هەڵبژاردن بۆ بکە ئەمەش تافی خۆی هەیە ئەوەی خۆی هەیە دیزانی خۆی هەیە بەرنامەی خۆی هەیە پێشەش تەلەفۆنێکیان کردووە کاک عەباس ئەوە تۆ باسی انتخاباتی شەکەی بەڵێ سەرۆکی حکوومەت مەسرۆر بارزانی وتوێتی کە ئێمە چاکسازیەکەین لەوەتی هاتوۆتە سەر حکوم ئەڵێ ئەو کاتە 100 ملیار بوو موچە بەهۆی چاکسازیەکانەوە بۆتە 940 و 960 و ئەوانە ملیار دینار بۆ تەقلیساتێک لەو ڕقەمە بکرێن ڕاستە ئەوی خۆ پلە بەرزکردنەوەش نییە بڵێ وەڵا بە پلە بەرزکردنەوە هەیە هەیە نیە بۆ هێزەکانی پێشمەرگە هەیە ناوخۆ هەیە مەسەلەن بۆ دامەزرانیش نەبووکو جەنابەت بتوت ڕەنگە لێرە لێ شتێک بە عقد بە شتێک بوو بێ ینی و پارەی لەکوێ بۆ زیادی کرد بۆی لێرە نێ پرسەرم جوابیان پرسیارش دەدەمەوە کە ئەم کۆمسیۆنە تاپان 6 مانجی دەوێت یەکە 6 مانجی مەجالدا پەرلەمانی عێراق دێتەوە بۆ هەڵبژاردن هەر مبڕیرەکان دەڕواکەوەتە ینی بە کورت و مختصر ئەم هەڵبژاردنە ناکرێت بۆیە بەڕاستی سووربوونی یەکێتی هەر سەبەب ئەمە نییە بۆی دیزاینەکەی لە قیز نەچێ بۆی خەڵک تێبگا بابەتەوەیە کە لەم قیاسە ڕەت بێ پێم وایە ناکرێت هەر کە ناکرێت پێم وایە ئەم حکوومەت و پەرلەمانە هەرەوەشێتەوە کارۆ شایوە کەواتە تو ئەمەی کە 100 ساڵە شانازی پێ دەکەی خوێنمان بۆ ڕشاندوە ڕاستیان دەکێزی سیاسی لە میدیاکانیان کا عەباس بانگەشەوەکەن کە تەوا ئەو ڕێکەوتون تامانجی دەدواخرێ ئەو ڕێکەوتنە عقل و من هیوادارم ئەگە هەموو لایەن ڕێککەون هەر هەموو لایەن مواقعەکەی مەسەلەن سەرۆک شوێنجومەی نوێنەرانی عێراق ئەوە بە بڕیاری محکەمە فیدرالی لابراوە نوێنەریان هەیە ئەنی کاندیدیان هەیە هەموو شتێک حازرە نیساب نابێت بۆ سەرۆکی ئەنجومەی نوێنەران ئەی چۆن لەم کۆمسیۆنە کە 11 بەستم لەوەیە یەکێتی ئەمە نییە لە ڕقا و لە سیراع و لەمەیە ئەمەندە سوور بێ پیوە لەم تاریخی ڕەتبینێ مە نەتوانین هەڵبژاردن بکەین ئەمە خەتەرێک بۆ سەرهەمی کوردستان دروستە بێ ئێمە ژوەگەیشتی نیشتیمانی کوردستان خۆمان پێخاوەنی کوردستانە و پێمان وایە بەڕاستی ناکرێت چیتر دوای بخەین و کێشە بۆ هەرێمی کوردستان و نەمانی دام و دەستگای فەرمی لە هەرێمی کوردستان و ئەم کیانێکە هەمانەوە بە خوێن شەیدەکانمان نامانەوە لە چیز بچێت بۆیە هیچ سەبەبێککە نییە ینی ئەم سووربوون و ئەمەمان سووربوومانە بە ئەم جوابەت دەمەوە ئەم هەشتە بۆتە ئەوە وەڵام ئەمە پرسیارێکە دەکرێت لە وەزیری دارایی بپرسین خەڵک تەقاوت بووە خەڵک مردووە گرێبەستمان ڕاستە داناوە لەوانەیە هەندێک خەڵک بۆوانە بێژدا هەندرابێ ئیزافە کرابێ لەوانەیە لێرە و لەوێ هەندێک خەڵک بە عقد لە پۆلیس زەرور هەبوو بێدانرابێ بەڵام ئەو کاتێک کە ئەم هەشتە بوو ئەو کاتە دەرماڵش دەدرا تەرفی و علاوەش دەدرا ئێستا ئەوشمان ڕاگرتووە ئیتر ئەمە دەکرێت وەزیری دارایی شتێکی زانستیە و داراییە با من لە خۆمەوە نەکەس تاوانبار کەم نام زایدەی پێ بکەم بەڵام قەنەعەتی پێ نایە خەڵک زۆر سپاس بۆ بەڕێز عەباس فەتاح دابی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان
سپاس بۆ دیدار. سپاس بۆ جەنابیشتان هەستەکەوتون. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن نەمو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. خواتان.